ئەمریکا مادۆرۆی چۆن تەخت و تاراج کرد. وردەکاری ئۆپەراسیۆنەکەی دڵتا فۆرس. درەنگانێکی شەوی ڕابردوو 1100 سەرباز لە ئاسمانی ڤەنەزوێلاوە لە کاتی شیرینی خەوی سەرۆک و فەرماندە سەربازیەکانی وڵاتە تلیاکیەکەدا دابارین و لە ماوەی کەمتر لە نیو کاتژمێردا سەرۆک و هاوژینەکە و بەرپرسی نووسنگەکەیان بە جلوبەرگی خەوەوە هەڵکێشایە ئاسمان و بردیانە نیویۆرک و کۆتاییان بە دەسەڵاتە خۆسەپێنەکەی مادۆرۆ هێنا. ماوەی 12 ساڵە بە دیاریکراوی ئەمریکا و ڤەنەزوێلا کە بڕکەیەکی توندیانە و ئەمریکا لەبەر تلیاک و مادەی هۆشبەری ئەو وڵاتە بڕستی لێبراوە و ڤەنەزوێلاش بەدەست لە پشدانی رووسیا و چین بە بێگوێدانە هەڕەشەکانی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان بەردەوامە لەسەر بەرهەمهێنانی خراپترین و ترسناکترین مادەی هۆشبەر. دوجار ترامپ تەحملی نەما و کۆتایی بەو دەسەڵاتە هێنا کە تاپۆی گرێنتیەکەی لا گیرفانی چینی و رووسیادا بوو. وەکو ترامپ پیشگوتی دەسەڵاتی نوێ تەواو خزمەتگوزار و مەدەنی و دۆستی ئەمریکا دەبێت. گوشارەکانی ئەمریکا بە جۆرێک کاریان لە ڤەنەزوێلا کردبوو کە لە ماوەی 4 ساڵدا 7 ملیۆن هاوڵاتی وڵاتەکەیان ڕۆ و ئەمریکا جێهێشت بوو. بێکاری گەیشت بووە لە 172 ڕێژەی هەژاریش گەیشت بووە لە 164 و بەهای دراوەکەشیان لە 760 دابەزی بوو. و ڕێژەی بەرهەمهێنانی مادەی هۆشبەریش گەیشت بووە بەرزترین ئاست لەسەر ئاستی دنیا و ڤەنەزوێلا لەسەر دەستی مادۆرۆ بووە خاوەنی گەورەترین کارخانەی بەرهەمهێنانی کراک و کریستاڵ کە دوو مەترسیدارترین مادەی هۆشبەرن. تیمەکەی پێنتاگۆن و سەرۆک ترامپ لە ماوەیەکی کورتدا و بە بەرچاوی چینی و ئەمریکیەکانەوە سەرۆکی بە ئاسمان و بەچاو بەسراوی بردە و کۆتاییان بەو هاوپەیمانە هێنا کە 16 میلیارد دۆلاری چین و 20 میلیارد دۆلاری رووسیا قەرزدار بوو. ئەوەی لەو نێوەندەدا زەرەری گەورەی کرد ئێران بوو بەو پێی هاوپەیمانی سەرەکی ڤەنەزوێلایە و سەرۆکەکەی بوو. جگەلەوەی بەپێی راپۆرتی ڕۆژنامەی ئەمریکیەکان سەرمایی 16 بەرپرسی ئێرانی بە بەهای زیاتر لە 12 میلیارد دۆلار لە ڤەنەزوێلا بەگەڕخراوە و بە دوورخستنەوە و گرتنی سەرۆکەکە پارەکەی ئەوانیش کۆتایی هات و بووە خەیاڵ و خەو. پرۆسەکە دنیای شۆک کرد و بە خێرایش ئۆپەراسیۆنەکە دنیای کرد بە دوو بەشەوە. بەشێکیان وەکەمیشە دژبەری هەنگاو و جوڵە و سیاسەتەکانی ئەمریکا و بەرەکەی تر پشتیوان و لەسەر و هەمووشیانەوە نەتەوەی یەکگرتووەکان داوای دان بە خۆداگرتن دەکات. رووسیا و چینیش جگەل لە ئیدانەکردن وڵامێکی تریان نەبوو. نازانرێت بە دیاریکراوی ڕۆژانی داهاتوو چی ڕوودەدات، بەڵام ئەوەی دیارە ئەوەیە کە دەسەڵاتێکی نوێ لە وڵاتە لەدایک دەبێت کە تەواو دژە ڕووسی و کۆمۆنیستیە و تەواو مەدەنیە.